ويبراني عزيزم پیغمبر اکرم علیه الصلاة والسلام فرمی شرار الناس يوم القيامة المشاؤون بالنميمة خرابترین کس لروج قیامتا خرابترین کس مسلمانی عزیز برا شرینەکانم نڵێ وەڵا کابرا سقەیە خەبەری بۆ مێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ شرار الناس يوم القيامة خرابترین کەس لە ڕۆژی قیامەتە جابا لای تۆ سقە بێت جابا کەسێکی دڵسۆز بێ بە حساب بۆ تۆ ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت خرابترین کەس لە ڕۆژی قیامەتە لەو ڕۆژەی کە پێویستمان بە یەک چاکەیە خرابترین کەس لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەردا کێ برای ئازیزم ئەو کەسانن المەشاؤون بالنەمیمە ئەوانن کە قسەی بەینی مسلمانان دەگوازنەوە ئەوانن ئەمڕۆ ئاژاوەیان خستۆتە نێوان مسلمانانەوە ئەوانن ئەمڕۆ فەیسبووکی پێگەرمەکەن ئەوە نییە تەنها بۆ منی بێنێ بۆ تۆی بەرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبووک ئەبینیت ئەم هەموو دوو زمانیە ئەم هەموو ئاژاوە و فیتنەی نێوان مسلمانە دەبینی پەیجێکی داناوە لەواتێ دژە دین بێت لەواتێ دژی تۆی مسلمان بێت لەواتێ باوەڕی بەخوا و پێغەمبەرەکەی تۆ نەبێت خەبەرێک نەقڵەکە ئەبێت تۆ تەبەیون کەیت